یەکەمین لووتکەی زانستی شێرپەنجە لە پارێزگای هەڵەبجە پزیشکانی نەخۆشخانەی هیوا و هەڵەبجەی کۆ کردووەتەوە بۆ هەڵسەنگاندنی نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان و عێراقدا، ئاڵوگۆڕکردنی دوایین زانیاری و پەرەسەندنەکان لەسەر نەخۆشیەکە. تاکە پارێزگایە کە ئێستا قوربانێکی زۆریە و چەکی شیمیایی بەکار هێنراوە. لێرەدا کاریگەری بۆ بەش یەکەمی پرسیارەکەت کاریگەری بەڵەدڵنیاییەوە کاریگەری ئێستا جۆری شێرپەنجە هەیە، بەڵام تا چەند کاریگەری لەسەر ئەوانی کە بەرکەوتوو بوون و تا چەند کاریگەریش لەسەر ژینگە و نەوەکانی داهاتوە بێ ئەمە ئەو پرسیارەیە کە ئێمە وەڵامەکەی نازانین. پزیشکێکی پسپۆر دەڵێت تێکچوونی دابەشبوونی خانەکان تەنها هۆکاری خواردن نییە، دەبێت توێژینەوە لەسەر هۆکارە بۆ ماوەیەکان و ئەو گۆڕانکاریانە بکرێت کە ناوچەکەی گرتووەتەوە. بۆی هەیە مەسەن ئێمە لەم چەند ساڵی ڕابردووەکەم بۆ هۆکاری شەڕۆکۆرنەوە چەند هۆکارێک بەتەن گۆڕانکاریەک باڵێن گۆڕانێک لە جینەکانی ئەم خەڵکی ئەم منتیقەی خۆمانە ڕوویا بێ ئەبێ لەسەر ئەوە ئیش بکرێ، نەک لەوەی بەتەنها خۆراکەکانمان خراپە و شێرپەنجە بڵاوبێتەوە بۆی ژینگەمان پیسۆنا لە ڕای مناوە نییە. ئەو هاوڵاتیانەی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە و لە هەڵەبجەن دەڵێن بەهۆی نەبوونی سنتەرێکەوە دەبێت بچنە سلێمانی و لەوێژ ڕوبەڕووی تێچوویەکی دارایی زۆر دەبنەوە و کاریگەری دەرونیش لەسەر نەخۆشەکانیان زیاتر دروست دەبێت. ئێمە کونفەیەکی زۆرمان لەسەرەکەوێت تاوەکو بچینە سلێمانی بۆ فاسێکی سەرەتایی و تاوەکو بۆ فاسێکی کۆتایی زۆر زەحمەتە ئەو بارگرانیە لەسەر کەسوکاری شێرپەنجە و خودی نەخۆشەکە لە هەلچە لەلایەنی مادیەوە چ لایەنی دەرونیشەوە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ڕێژەی تووشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان هێشتا لە ژێر ستانداردە جیهانیەکاندایە. هەرێمی کوردستان لە هەر 100,000 تووشبوو بە پێی ستاندەردی 151 تووشبوو تۆمار دەکرێت تا ئێستاش، بەڵام لە جیهاندا بۆ هەر 100,000 کەسێک 190 هاوڵاتیان مرۆڤ تووشبوو دەبێت. بە پێی وتەی پانێڵیستەکان توێژینەوەیەکی دیاریکراو نییە بەڕوونی هۆکاری تووشبوون بە شێرپەنجە دەربخات، بەڵام تووشبوانی شێرپەنجەی مەم زۆرترین ڕێژەی تووشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان پێکدەێنن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. شکنینت کردووە یا نەت کردووە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان